وەکو چۆن ئێسەش مولحیدانی خۆمان کافران و مشریکانی خۆمان ئەڵێن ئیسلام بۆتە هۆیەوەی کورد نەبێ بە دەوڵەت. ئیسلام بە شوو مەزانن بەسەر کوردەوە. لە کاتێکە ئەم مولحید و بێدینانە زەڕەیەک دین و ئیمانیان نییە، گەر بێت و تۆزێک ورد بنەوە تۆزێ ویژدانیشیان هەبێت، تۆزێ عەقلیشیان بخەنە کار بۆیان دەرەکەوێ، نەخێر. شومیەتی بە کردداری قێزەونی جاشایەتی خۆیانەوەیە. حەزەکەم حەقیقەتێک هەیە بیزان و ئەوانەشی مێژوو ئەخوێننەوە بڕۆن بیخوێننەوە. من تەواوی مێژوو نووسەکانی کورد لە کۆنەکانەوە هەتا وەکو ساڵی نەوەتەکانیش و تاوەکو 2000 چیان نووسی بێ لەسەر مێژووی کورد خوێندومەتەوە. بە جوانی دیارە شومیەتی بە کێوەیە، شومیەتی بە جاشەکانەوەی، کۆیلەکانەوەی، شومیەتی بە ئیسلامەوە نەبووە. کورد کاتێک کە کیسرا و ڕۆم هەبوو پێش ئیسلام بە هەزاران ساڵ، بە 600-700 ساڵ پێش ئیسلام کیسرا و فارس و ڕۆم هەبوو، دەوڵەتی فاریس و ڕۆم هەبوو. دەوڵەتی فاریس زۆربەی کوردەکان لەبەردەستیا بوو، دەوڵەتی ڕۆمیش هەندێکی کوردەکان لەبەردەستیا بوو. بەردەوام کۆمەڵێ لە کوردەکان جاشایەتیانە کرد بۆ ڕۆمەکان و کۆمەڵێکیان جاشایەتیانە کرد بۆ فارسەکان و لە یەکتریشیانە کوژ لەبەر ڕازیکردنی فارس و ڕۆمەکان. تاوەکوکەی هەتاوەکو ئیسلام هات. کاتێککە ئیسلام هات کوردی ڕزگار کرد لە ژێر دەستی ئەو دوانەیە. ماوەیەکی زۆر کورد لە ناو دەوڵەتی ئیسلامیە بەبێ جاشایەتی ژیە. ئەوە بوو لەبەرەوەی لەو پێش زۆر کەبت کرابوون، هەر جاشایەتی و کۆیلایەتیان پێکرا بوو. ئیسلام مەجالی بۆ کردنەوە توانایەکانی خۆیان بسەلمێن و عیلم و معریفەتیان دەربکەوێ. ئەوە بوو زۆرێک لە زانایان و کەڵەپیاوانی ئیسلام کورد دەرچوون. هەتا وەکو سەلاح الدین ئەیوبی، هەر لە ئیبن سەلاحی شارەزوریەوە کە عیلمی علوم حەدیثی ڕێکخست و تەرتیبی کرد و کردی بە عیلمێکی سەربەخۆ و پێشتریش زۆرێکی تر لە زانایان، هەتا وەکو گەشتە سەر سەلاح الدین ئەیوبی. سەلاح الدین ئەیوبیش ئەوە بوو حکمی هەموو دەوڵەتی ئیسلامی کرد و حکمی هەموو عالەمی ئیسلامی کرد لە سەردەمی خۆیان. تاو کاتەش کورد حاڵی باش بوو. ئەمە ئەم فترەیە لە ژێر ئیسلامە، هەتا وەکو سەردەمی دەوڵەتی عوسمانیەکان. لە سەردەمی دەوڵەتی عوسمانیەکانە کورد 5 میرنشینی هەبوو. میرنشینیشی چی بوو؟ ئاڵای خۆی هەبوو، سکەی خۆی هەبوو، یعنی پارەی خۆی هەبوو بە ناوی خۆیەوە لێدا، جێشی خۆشی هەبوو و تەنها لە 2 حاڵەتا پەیوەندی هەبوو بە دەوڵەتی عوسمانیەوە. حاڵەتی یەکەمیان ئەگەر پێویستی بە لەشکر بوو شەڕی کرد دەوڵەتی عوسمانی لەگەڵ دەوڵەتێکی دژە ئیسلام و دژە با بڵین ئیمانە. ئەم کوردانە بە پێی توانایی خۆیان و بە پێی ئەو ئیمکانیەتی کە پێیان بەخشراوە هێز بنێرن یارمەتی دەوڵەتی عوسمانی بدا. و لە خوتبەی جومعەشە، لە خوتبەی جومعەیە ئاماژە بدرێ بۆی کە سوڵتانی عوسمانی بەڕێوبەری دەوڵەتی عوسمانیە و ئەم میرنشینەش بەشێکە لەو دەوڵەتە گەورەیە. باشە ئەمە هەر ئەوەندە بوو، یعنی پەیمانێک لە نێوان میرنشینە کوردیەکە و دەوڵەتی عوسمانیە هەبوو، بەس ئەوەندە بوو، هیچی تر نەبوو. ئەم دەوڵەتی عوسمانیە بەم شێوە سەدان ساڵ 5 میرنشین لە ژێر چایە ئەژیا. باشە و هەموو پەیوەندیەکەشی بە دەوڵەتی عوسمانیەوە بەزەوە نەبوو. ئێستا ئێمە کە بەحسا فیدراڵیمانەیە لە کوردستانە، نەسیکەی خۆمانمانەیە، نەجێشی خۆمانمان هەیە، نە ئاڵای خۆمانمان لە زۆربەی لە 160 خاکەکەمانە هەیە، نە زوبانی خۆشمان حڕە، نە عولەماشمان هەیە. طبعاً هەیئەی عولەمای دەوڵەتی عوسمانی زۆرێک لە عولەما کوردەکانی تیا بوو، هی هەر 5 میرنشینەکە. کەیتر هەیئەی عولەمای ئەوێ و مەجلیسی شوڕای ئەوێ، ئەوە بوو کە هەموو دەوڵەتیە بربەڕێەوە. وەزیریان هەبوو، ڕایشکاریان هەبووی خەلیفە، حتا مامۆسای محەممەد ئەلفاتح کابرایەکی کورد بوو، مامۆسایەک لە یعنی ئەساسی ترین مامۆسای محەممەد ئەلفاتح کە ئیبراهیم الکوردی بوو، کورد بوو کە محەممەد ئەلفاتح هەوێ فەتحی قوستەنتینیە کرد. یعنی بە ئاشکرا دیار بوو کە کورد خاوەنی چ پێگە و پلە و هێزێک بوو لە ناو دەوڵەتی عوسمانیە کە دەوڵەتێکی ئیسلامی بوو. باسی بیدایەتەکە یەکەم زیاترە، نەوەک لە مەخیرەوە کە کۆمەڵێک
خرافیات و شیرک و بیدعا و شتانی تێکەوت تێکچوو تا ڕادەیەک. ئەمە حاڵی کورد بوو لەژێر سایە و دەوڵەتەیە. 5 میرنشین بە خۆشگوزەرانی ئەژیان. خۆگەر و 5 میرنشینە بیانویستە بنبەیەک ئەیان توانی بنبەیەک بەس دیار بوو خۆیان نەیانەویست بنبەیەک. تا ماوەیەکی زۆر بەو شێوە بوو. دواتر فارسە سەفەویەکان دەسەڵاتیان کردە دەست، هێرشیان کردە سەر زۆرێک لە کوردستان بە یارمەتی کۆمەڵی کوردی جاشی خۆفرۆشی بەردەستی خۆیان. پێش سوپای قزڵ باشیەکان کەوتن هی سەفەویەکان هەتا توانیان کوشتوبڕیان کرد و هەر 5 میرنشینەکەیان ڕووخان و تەفرت و ناشیان کرد و لە ناویشیان برد. ئەمە هەمووی لە مێژووە هاتووە. دواتر مامۆستا مەلا ئیدریسی بەدلیسی کە سێرەکەی لە مێژووی کووردا ئەمڕۆ کە تەلەبەکانمانی خوێن لە مەکتەب زۆر بە ناشرین باسەکرێ، ئەم پیاوە بەڕێزە هەستا میرنشینەکانی کوردی کۆ کردەوە بردنی بۆ لای سوڵتانی عوتمانی، داوای لێ کرد لەشکرێک پێک بخاو تۆڵە لە فارس بکاتەوە لە سەفەویەکان و مڵک و ماڵیان بۆ بگێڕێتەوە. ئەوە بوو میرنشینەکان ڕێککەوتن کە جێشێک پێکەوە بنێن لە هۆزە کوردیەکان، توانیان جێشێک پێکەوە بنێن و لە پاڵ جێشی عوسمانیە شەڕی چاڵدێران ڕوویە لە 1950 هێرشیان کردە سەر فارسەکان و تەفروتونیان کردن و تۆڵەی هەر 5 میرنشینە کوردیەکان لێکردنەوە و لەو لاشەوە پایتەختەکەیان گرتن و تەبرێزیان کەوتە دەست و شای ئیسماعیلیشیان کوشت. ئەبەو شێوە توانیان ئەو زوڵم مستەمەی ئەوان کۆتایی پێبێن. ئیتر لە دوا ئەوەوە دەوڵەتی سەفەویەکان هەر بەردەوام بوو مدەتێک هێزی کەوتەوە دەست بەوەی کە سین و بەوەی کە با بڵێن رووسیا ئەمانە یارمەتیان نا لەگەڵ هیندستان توانیان کۆمەڵێک جێگایتر بگرنەوە لە قەڵەمڕێی خۆیان. بەو شێوە کورد هەردوو بەش بوو لەو کاتەشە، بەشێکی لەژێر سەفەویەکان بوو، بەشێکی لەژێر عوسمانیەکان بوو. ئیتر بەردەوام ئەم جاشایەتی پێکرد بۆ خۆی، جاشایەتی پێکرد بۆ خۆی هەتاوەکو دەوڵەتی عوسمانیەکان ڕووخا کە دەوڵەتی عوسمانیەکان ڕووخا ئەوە بوو نزیکی مدەتێکی زۆر کورد کۆمەڵێکی عایدی تورکیا بوو جاشیەوە بوو، کورد کۆمەڵێکی عایدی ئێران بوو جاشیەوە بوو، تا ئێسەش وایە. ئێسەش هەر لەم کوردستانی خۆمانە کە 4 محافظەیە، دوی هی ئێران و دوی هی تورکیایە. بەوازەحی بینینەوەی ژێردەسی تورکیا بێ ئەمری تورکیا ناجوڵێ، ئەوەی ژێردەسی ئێرانیش بێ ئەمری ئێران ناجوڵێ، ئەوەی ژێردەسی تورکیا تەنان سژنی تورکی ژێلە لای خۆی و دەستگای تورکی بە ئارەزی خۆی سوڕێتەوە ئیشەکە میدوە لەم لاژی طڵاعات و سژنی ئێرانی و بابەتێگەی و بەوازەحیەوە بینین لەم کوردستانی خۆمانە. ئەمە حاڵی کورد بووە تاکە فترەکە تایە حەسابێتەوە ئیسلامە، بەڵام سەیرەکەی مەلعون و بێدین و سیکۆلاریزمە کافرەکان دێن ئەم چەوسانەوەی ئێسای کورد ئەم ئەکەن بە شومی کە لەلایەن ئیسلامەوە یا بەسەر ئیسلامەوە بەسەریانە سەپاوە. لە کاتێکە وازەحە کە هەر لە سەردەمی فارس و ڕۆم و پێش ئیسلامیش کورد نە دەوڵەتی هەبووە نە هیچ و هەردوو بەش بوو، بەشێکی جاشی ئەملا و بەشێکی جاشیە و لە تا ئێرە هێناوێتی. تەنانەت سەیرەکەی ئەم کوردە خۆفرۆشانی ئەمڕۆ کە پیا بوون مێژووی خۆیان لە بیرەکەن و مێژووی ڕەشی ئەوروپیەکان لە بیرەکەن کە هاتن بە کۆمەڵێ بەڵێنی زلزلەوە کە بە کوردیاندا بیانکەن بە دەوڵەت و سەرۆکیان بۆ دانێن و هەموو شتێکی خۆیانیان هەبێت و بەم شێوە هێنایانن هەرچی جاشایەتیە پێیان کردن پێش خۆیانیان خستن، شەڕیان پێکردن لەگەڵ فارس، شەڕیان پێکردن لەگەڵ تورک، شەڕیان پێکردن لەگەڵ عەرەب، کەچی دوایش دابەشیان کردن بەسەر 4 دەوڵەتەیە لە پەیمان نامەی لۆزانە و سیڤەر و کە هەمووشی کێ کردی؟ فەڕەنسا و بەریتانیا کردی. ئەو فەڕەنسایی کە ئەمڕۆ ئەمانە بە دۆستی کورد ناویە بن کە جنێو بە خوا و پێغەمبەر و ئیسلامەکەمانەدا ئەمان دانیشتون پێڵێن ئەوە دۆستی کووردە. لە کاتێکە ئەو بووکە کردینی بە 4 بەشەوە لەگەڵ بەریتانیا و پەیمان نامەکان وازەحە و تا ئێسەش هەیە. ئەمانم فەڕەنسا مەلعونە ئەم ماکرۆنە کە سەیرم لێ ئێستا هەنێک کەس داوای هەڵوێستەکە لە هەیئەی کیباری عولەمای سعودیە و داوای هەڵوێستەکە لە ئەزهەر و داوای هەڵوێستەکە لە کورد و داوای هەڵوێستەکە لەکێ. وەڵاهی دەستخەنە ژێر چەناگەی خۆتان، چاوەڕێ مەبن. هیچ دەوڵەتێک لەسەر ئاستی دەوڵەتەکە هەڵوێست وەربگرێت دژی سوکایەتیکردن بە دینەکەتان. با خوا قەسەم ئەمریکاش و فەڕەنسەش و تەواوی ئەوروپاش ئەگەر نەزانن هەرچی سەرۆک و سەرکردەتانەیە جاشی خۆیانە وەک ڕیویانە
وەڕازیە بە هەموو قسە و کردارێکیان قەت ناوێرنەوە قسانە بکە. وەڵڵاهی فەڕەنسا بیزانیە یەک وڵات هەیە، یەک دەوڵەت هەیە دژی ئەوەستێ لەوەیە لە سەراسی دەوڵەت و قسەی ناکرد. بەزانێ کەس ناوەستەیە دژی بۆیە قسەی کرد. وە لە ئێرانتەوە تا توران و عەرەبستان و تورک و هەمووی بڕۆ یەک دەوڵەت لەسەر ئاسی دەوڵەت ئەوەی کە شەعبەکەی ئیسلامی قبوڵە بە حساب هیچی نایەتە جواب و ئەوان چاگەزاننەوان نایەنە جواب بۆیە زمانی خۆیانیان بەڕەڵا کردووە. و ئەو قسانەشی کە یەکێکی وەکو ماکرۆن کردوێتی لەسەر کورد لەسەر ئیسلام با بڵێن، حەزەکەم بزان قسەی ماکرۆن بە تەنیا نییە، قسەی هەموو سیکۆلاریزمێکە، هەر لە ماکرۆنەوە هەتا وە کۆمانی کوردستانی خۆمان. ئەو بۆ معلوماتتان هەر لە ماکرۆنەوە هەتا وەکو سیکۆلاریزمەکانی کوردستان ئەم جاشانەی ئێرە ئەوە قسەی هەمویانە بەرامبەر بە ئیسلامی تۆ. ئیتر کێوتە بێژیانە و دەمڕاستە ئەوە دێتە جواب. ئەو دەنگ هەڵە بڕێ و قسەکە ئیگناسی کۆلاریزم لە شەرقی زەویەوە هەتا غەربی زەوی خۆر هەڵات تا خۆر ئاوە دڵنیابن ئەوە قسەی هەر هەمویانە لەسەر ئیسلامی تۆ. بۆیە تۆ مەچۆ کێشەکە بکەی بە بینی خۆت و ماکرۆن، کێشەکە بکە بە بینی خۆت و عەلمانیەت و سیکۆلاریزم. کێشەکە خۆی ئەوەیە لە بینی عەلمانیەت و سیکۆلاریزم و ماکرۆنایە. ماکرۆن کاری کاتێرێکی کردو کۆمەڵی ڕسمی هێناوە هەڵی واسیوە لە فەڕەنسا. برا بەڕێزەکەم لە کوردستانەکەی تۆیا شانۆگەری لەسەر ڕیشەکرێ، لەسەر عەباو پەچاکرێ، لەسەر دین ئەکرێ، سوکایەتی پێ ئەکرێ، ئەسووتێنرێ. تو ئەو خوایە ئەو شانۆگەریە کە ئینسان بە جەستەی خۆی بەشداری کردوەتیایە و خۆی دەورەکەی بینیوە قورسترە یاخود ئەو کاریکاتێرە کە ڕسمێکی کاغەزایەکە هەڵیەواسی و فلیەکسێکە کامیان قورسترە؟ بەخواوەی کوردستانەکەی خۆت قورسترە، ئەوەی کوردستانەکەی خۆت قورسترە. تۆ لەسەرەوەی کوردستانەکەی خۆت نقەت لێ نایە، دەمێ داخستووە، سیکۆلاریزم و عەلمانیەت بایکۆت ناکەی، مەقەڕەکانی بایکۆت ناکەی، تف و لەعنەتیان لێ ناکەی، دوور ناکەویتەوە لێیان. کەچی دانیشتوی جنێو بە فەڕەنسایی لەسەرەوە ئەو پەڕی نەفامی و بێعەقلیە ئەو کافرەی خوێنی تۆ خوا لە ناوە بێدەنگ بی لەسەری، بەڵام ئەو کافرەی کە دوورە لە تۆ لێوە قاو بکەی. ئەگەر تۆ تەوێ زەرەر لە فەڕەنسا بدەی جارێ ئەو کافرانی کە جاشی فەڕەنسان لێرە ئەوانە ببڕێنەرەوە، ئەوانە دەم کوتکە، ئەوانە کۆتایی پێبێنە، حکمی ئەوانە لە ناوبەرە، دەسەڵاتی ئەوانە لە ناوبەرە، دەمی ئەوانە بشکێنە، پۆرتی ئەوانە بشکێنە پێش ماکرۆن. چونکە بەڕاستی ماکرۆن بیزانیە دەسەڵاتێک هەیە لەم باشووری کوردستانە ئیدانەیە و کارەیەکە ئەچووە بەخۆیە، بەڵام و خۆی زانێم دەسەڵاتەش بەشێکە لە خۆی. سێرم لە یەک کەسانێک ئەمڕۆ خۆیان سوور کردێتەوە بەرامبەر بە ماکرۆن، بەڵام بۆی ناو خۆمان ناوێرن، بۆی ناو خۆمان کە پێمانەکان ناوێرن. کەسێکیش دێتە جواب لەسەری ئەیگرن کە گیراش خەڵکەکەش هەر بێ مۆقیفە بێ. برا بەڕێزەکەم خۆ کرا لە کوردستان لەوە خراپتر، لەوەی لای ماکرۆن خراپتر کرا لە کوردستان بە دینەکەت و بە جلوبەرگی پێغەمبەرەکەت و بە ڕیش و سیواکی پێغەمبەرەکەت و بە جلوبەرگی ئەو بە دینەکەی لەوە خراپتر کرا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کوردستانی تۆ بە شانۆگەری بە جەستە بە مەلاو مزگەوت و مینبەر و میحراب و بە هەمووی نەکرانەتاندی. بۆ کەس مۆقیفی نەبوو، بۆ کەسی چینەوت لەسەرەوە، بەڵام بۆ ئێستا بۆ ماکرۆن هاوارەکەن. ها نەفامیە نەزانیە. هەر من بە جواباتم منیشیان گرت کەسیشی چینەوت گرێک خەڵک پێوتم لەسەر دەمپیسی خۆی گیراوە. وەڵاهی مەلا نەبوو مایە و دینم نەگەیانە بۆ خەڵکەوە لە خەمخۆریمە بۆ ئیسلام قسەم نەکردایە. ئێستا مرتاح بووم، ئێستا خاوەنی سەیارە و خان و شوقە و ڤێلای خۆم بووم و بە خۆشیە ژیام و نەجوێنیش مەخوار لەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە، نە ئەگیرام لەلایەن حکومەتەکەشتانەوە، نە لەلایەن خەڵکی وڵاتەکەی خۆشمەوە قێزەوە نەبوو. بەڵام حەقیقەتەکەی ئەوەیە لەسەر ئیسلامەوە دڵم بۆ خۆشچاوەڕێ ئەجرم لە خوا نەک لە خەڵکی. ئەم بەسمەوەیە جارێت تۆ هاڵێ سوژنێ بکە بە خۆتە، دەرزیە بکە بە خۆتە، جا سوژنێ بکەوە. تۆ جای دەرزی و نەکردووە بە خۆتە. ئەگەر ڕاستەکەی وەرە بایکۆتی عەلمانیەت و سیکۆلاریزم بکە، ئەوە بەسە. سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زین و کەرەوە دوور کەوەرەوە لە هەموو کافر و مشریکە بەری بەلێ ئەوەت بەسە هیچ کەت نایە، بەڵام تۆ وا ناکەی.
جالێ تێک نەچێوە بزانی ئیسلام شومەناوە ئەوروپا و ئەمریکا و دوژمنانی ئیسلامن شومن وامان شومیەتیان بەسەرا هێناین و کردیانین بە چوار بەشەوە و هیچ کاتێکیش دۆستی کورد نەبوون و هەموو کاتێک ڕقیان لە مسلمان بوو. بۆیە هەموو کافر و ملحید و مشریکێکەوە حەقیقەتی بووە. بۆیە خوای پەروەردگار فەرمێ قالوا طائركم معكم شومیەتیتان بە خۆتانەوە ئێمە شوم نین. کەوام بە پێغەمبەرەکانیان ئینا تەطەیەرنا بیکم ئێمە بەهۆی ئێوە شومن و ئێمە ناڕەحەت بووین. پێغەمبەرەکانی وتیان نەخێرەوە خۆتان شومن شومیەتیتان بە خۆتانەوە. و قەومی ثەمود هاتن بە ثەمود و ئەوانەی کە لەگەڵیان بەوانیان وت ئێوە شومن. قالوا طيرنا بك وبمن معك وتیان ئەی ثەمود تۆ ئەوانەی لەگەڵتان بوونەتە هۆی شومی و ناڕەحەتی و بەڵا بۆ ئێمە. ئەوە بوو ثەمود فەرمووی طائركم عند الله بل أنتم قوم تفتنون شومیەتی ئێوە بەهۆی کردارەکانتانەوێ لەبارە لای خوای پەروەردگارەوە بۆتان دابەزیوە. هەرچی سزا و ناڕەحەتیەکە توشتانە بێ بەهۆی ئەوەی دژایەتی خوا و دین و ئیسلامەکەن و بەهۆی دژایەتی پێغەمبەرەکەی خۆتانەکەن کە ثەمودە خوای پەروەردگار بەهۆی دژایەتیەوە سزای بۆ ناردوون و تووشی فیتنەی کردوون. ئەوەش بەهۆی ئەوەی کە خۆتانەتانەوێ نەک لای خوای پەروەردگار و شومیەتیتان بوات. قومی موسى عين شد كلما جاءتهم الحسنة قالوا لنا هذه وإن تصبهم سيئة يطيروا بموسى ومن معه. هر كاتنا راحتي كان توشبو ئەیانودەوە خۆشیێکیان تووشە بووە ئەیانود خەدای خۆمان پیاوی چاکین بۆیە خوا و باشەی بۆ کردن. کاتێکیش کە تووشی ناڕەحەتیەکە بوون پەلاماری موسا و مسلمانانیانەدا ئەیانود ئێوە شومن بەهۆی ئێوە وامان لێهاتووە. ئەوە بۆ خوای پەروەردگار فەرمووی ئەلا ئینەما طائرهم عند الله ئەوەی بەسەریان دێت لایەن خواوەیە بەهۆی شومیەتی و خراپی کرداری خۆیانەوەیە.